سڵاوتان لێبێت هیوادارم زۆر باش بن هەروەکو بینیتان لە پرۆگرامی ڕابردوو سەردانی گوندی شەرەبۆتی بچووکم کرد اینجا باسی گوندی شەرەبۆتی گەورەیان کرد بە پێویستم زانی پرۆگرامێکی تایبەت لەسەر گوندی شەرەبۆتی گەورەش بکەم ئەوێشتان نیشان بدەم جوانیەکانی ئەو گوندە خەڵکەکەی بەچیەوە خەری کرد سەردانی گوندە جوانەکە دەکەم و بزانم لەناو ئەو گوندا چ هەیە ئەنگۆش لەگەڵم وەرن. خۆشەویستان هەر لەناو گوندی شەرەبۆتی گەورە کاکەیەکم لێ دیارە پێم خۆشە بچمە لای و هەندێک قسام بکەین پێکەوە. سەلام عەلەیکوم. باش کاکە؟ تەندروستیت باشە؟ نای بەڕێزت؟ ئازاد. کاکە ئازاد کوی؟ لەخوای بەزای سەلامەت بیارم. هەمووشت باشە؟ لەخوای بەزای الحەمدولله. یا ڕەبی هەر باش بی. کاکە ئازاد چ دەکەی بەچیەوە خەریکی ئەتۆ؟ وەڵی بەخوا عیوانشمان هەیە لێرکوانە. عیوانتان هەیە؟ عیوانمان هەیە فەلاحەتیشمان هەیە بەس فەلاحەتێکە کمە لێرکوانە. چتان هەیە مەسەلەن فەلاحەتی؟ بەخوای بەس گەم و جۆ ئەو شتانە دەسینین. گەنم و جۆ باخچەتان نییە؟ باخچەمان هەیە بەس دەبێ ئاوێنیشک بووە. خۆ بەڕاستی چتان هەیە لە باخچەکەتان؟ بەخوای هەنار و هەنجیر. بەخۆ شەربەت بە هەنار و هەنجیری بەناوبانگە. بەرنامەم کردی لە شەرەبۆتی گچکە ئەوێش هەنار و هەنجیر بەناوبانگ بوو. یا ڕەبی لە شتان ساغ بێ یعنی ئەی ڕۆژانە مەسەلەن سە باخچە و ئیشک بۆ چ دەکەن؟ بەقورعان زیاد دەستنە عەمەلاتی. زیاتر دەستنە عەمەلاتی یا ڕەبی لە شتان ساغ بیتە. ئەی بزانم لێرە چەند ماڵ هەیە گەر بزانی؟ بەخوای تەقریبەن 56-57 مار دەبێرکوانە. 56-57 مار؟ نام لە 56 یانم ئەوەن دەبیتن. ئەدلۆ پێی دەرن شەرەبۆتی گەورە مادەم شەرەبۆتی گچکە خەڵکی زۆرتر لێ بوو. ئەخە بەخۆی شەرەبۆتی گچکە لێرکوانە بووین هەمیان. بەخۆی لێرکوانە نەعوانە ناو یەکدی چوینەوێن زێ نەبوو لێرکوانە. چوینە خوارەوە. لە خۆ لێرە بوون ئەوانیش. ینی هەر ئەتاوە لۆ ناوەکەی هاتی هەموو هەر لێرە بوونەوە و چوینە خوارتر. تێگەیشتم زۆر باشە. کچۆنی؟ قسەی بکەین. دێ قسەم لۆ بکە. قسەم دەزانی؟ قسەم دەزانی شەرمێ دەکاتن. ئەدی کا کوڕە وەرە وەرە بزانم دێ وەرە دێ کوڕە دەوەرە لۆ شەرمێ دەکەی ناو چییە؟ ئەو شۆڵا شەرمێ دەکەم قسەمە دەخی ئەوە مەکتەب شت نییە و نییە گچکە نەجارێ گچکە نەجارێ لێ ڕەبی لە شیان ساغ بی سەلامەت بی کاکە ئازاد زۆر سوپاس دەکەم ئەم هەدەگەڕێم لە ناو گوندی. خێر بێ سەرچاوم. خۆش بی یاخۆ. سەلامەت بی عەرەب. سەلام دەخوا عافیز زانێ. ئەجا هەر لە ناو گوندی شەرەبۆتی گەورە بزانم و دایە قسەمان لۆ ناکە یانوە هەردێ لە ترسیمە. سەلام عەلەیکوم. کوی دایە گیان؟ خۆ بەتەمانی بچێ ژۆرێ. ئەدی چ مادەم؟ وەڵڵا گوتی فەرموو. سەلام عەلەیکوم. کوی دایە گیان باشی بە قوربان سەلامەت بێ تەندروستی باشە؟ سەلامەت ڕای باشن خۆش بیا. وەڵڵاهی لەخوای بە زیادبی زۆر باشم. گوندە چۆمدە خۆشە خەرک بێ دری دەفتەوە. ئەرێ بەها لە ناو ئەو گوندشتانەیە خۆشە. ئەرێ وەڵا خەرچی گوندی شەرەبۆتی گەورەی؟ بەرێ ئەو مارێ بابمە. ئەو مارە کوڕی برام بوو. ئەوەی تازە قسەم لەگەڵ چێکە بوو؟ کوڕی برات بوو. ئەوانە نێرگزن؟ ناڵە ئەو پیاسە. ئەی هاڕێش. ئەو پیاسە نێرگزن لە ئەوشێ بوو بەس نێرگزەکە هێشتا شین نەبوو. سەلام عەلەیکوم. کوونە باشن؟ بین دوو قسام بکەین؟ شەرمێ دەکڕێت چێلۆ شەرمێ دەکات. ئەزەم هەلێ ڕاوەستین و نچینە ناو حەدیقەکەی. فەرم. خۆ ئاساییە؟ دەوەرت خوا ئەتیژ وەرە دوو قسەمان لێ بکە خۆ قابیل لەبەر چ؟ کچێ لۆلۆخوا ئەی ماشەڵڵا ئەو گوڵ و باخ و ئەرێ وەڵا وەرە بەرە با بچینە ناو باخچەکەی یان تەڕە؟ دێڵە ئەی ماشەڵڵا لەو برە جوانانە. کوی دایە گیان؟ یا ڕەبی هەر باش بی چ دەکرا لە پێش دەرکەی دانیشت بووی؟ وەڵاوە خاسم هوردەکە لۆ عەلیشە. لۆ عەلە شیش عەلە حەلە شیش. قەل لۆ قەلی. بەرێ. لۆ بەس خاسی دەخۆن؟ وەڵا بەرنادەن جێکەمانوە نییە بەریان دەمەدە لە ئەوشێخ خاسیان لۆ دەکرن ئەجازە لەولای هەندەکەم دیت هەمووی لەو ئاقاری وڵایمە جێمان نیە ئەو بەرە دیتیا هەموو مارە جێ نییە بەردێنەجە لە ئەوشێ زۆشتیانە دەینێ زۆشتیانە دەینێ. ستان هەیە جگە لە قەلی؟ وڵا مریشک و قاز و عەلیش و سێ چا عەیوانمان خۆشە ها لۆ خۆتان سبێنان هێلکەکەی دەبەن دەخۆن ماستی دروست دەکەن. ڕەبی لە شتان ساغ بی چ دەکەن ڕۆژانە بەچیەوە خەریکن؟ هەر بە ئیشێ مارە خەریکین. هەر ئیشی مارە بە ئیشێ مارە خەریکین. ڕەبی لە شتان ساغ بیتن.
باشە ئەدی خواردنە کوردەواریەکان زۆر دروست دەکەن والله خواردنە کوردەواری چ دروست دەکەن ئەمن زۆر قەدیمە نیمە دەزانم نامە بەس لە مارێ داندۆکمان هەیە ڕاهی گەنە بە ماشی لێ دەنێ داندۆکی لێ مندارەکان دەخۆن هیچ مشکلیان نییە والله کم دەخۆن خۆ بەڕاستی ئەوە ناخواتن ئەوە لۆ ناخۆی کچێ داندۆکی ناخۆ ئەو شیوە خۆشانە ئێزۆکی منداری نەخۆی تو مەجبوری لێ نەنێ وەنیە ناوڵە هەر شوێ برنج و مەرەگە و دۆرمە و ئەرێ برنج و مەرەگە و دۆرمەش لێ عاتس بینی منێت خۆڵای بێزاردەی بەشەر ئەودا یەکنەوە خواردنی بباتە ئەدی زوونانی دەکەن ئەرێ وڵڵا نانی دەکەین هەنانێ گەرم دەکەن هەموو سبەینە خوا بەڕاستی ئەرێوڵە چیزەکەم دەکەن بڕێک دران کاتم برێ قسێک زوو بەهات وڵڵاهی هەموو سبەینە نانی گەرم دەکەن بەس برێ نانی ڕەقیش دەکەین ها بەس سبەینە ئەستوچی دەکەن ئەرێوڵە سبەینە نانی گەرم دەبێتە کەس نانی نەکا لە گوندی خوددای نازانم باشە دانیشن تا چا کولۆ لێنێن کچە ناوەڵڵە ڕبی دەست خۆش بیتن ئەوە دەبین دەخۆین ئەرێ وڵا دەخۆین شەیمە چاخۆرە بەخۆن برێ چاشی لێن چایەکمان لۆ لێنێ کاکە خێرتان دەگاتێ